هەر کاتێک لە هەرێمی کوردستان ناوی ئاوازدانەر دێت ڕاستەوخۆ بیری هەمووان بۆ لای کەسێک دەچێت لەگەڵ هەر دەرکەوتنێکی لە سۆشیال میدیا و تیڤیەکاندا کۆمەڵێک پرسیار لە لای بینەر دروست دەکات. سەڵاتان لەوێت بینەرانی کەناڵی لاوان تیڤی، خۆشحاڵ و بەختەوەرین لە دیمانەیەکی تایبەتدا بۆ ئەم جارەش لەگەڵ کەسایەتیەکی هونەری هاتینەوە خزمەتتان. بێگومان ئێستا دەزانم کە میوانەکەم کێویش مامۆستا هەرکەوت زاهیرە. ئستا زۆر بەخێر بێت. زۆر سپاس کاک شۆڕش، خۆشحاڵم منیش لە کەناڵی لاوان لەگەڵتانم. هیوادارم بتوانین گفتوگویەکی جوان بکەین ببێتە جێی سەرنجی خەڵک و بەدڵیان بێت و میوانێکی تۆزێک خۆشەویست بین لای مەژبەر هیوان ئینشاءالله. سپاس. ئوستاز دەستپێک لەوە بزانین ئاخۆی یەکەم کاری مامۆستا هەرکەوت زاهیر لەگەڵ کامە هونەرمەند بوو؟ یەکەمین کارم دەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵی 1992. یەکەم بەرهەمم بۆ بە ناوی ڕازی دڵ بۆ هونەرمەندی دەنگخۆش کاک ئەژدەر وەهبی بوو. دووەم بەرهەمیشم سرودی بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی کە دیارترین سرودە لە کوردستان ئێستا. دواتر لەگەڵ هونەرمەند تارە ڕەسوڵ و حەمەڕەوف کەرکووچی هونەرمەندان چەند کارێکم کرد و ڕەوتەکەم بەردەوام لەوەی تر کارەکان بەربڵاو بن. بێگومان بەڵام لە سرودی پێشمانکەوە بارزانی دەنگدانەوەیەک و ناوبانگێکی زۆری بەدەستهێنا و تا ئێساش زیندووترین سرودە. ڕاستەکە کاک هەڵکەوت بابەتێک ئەویش بابەتی تێکەڵاوبوونتە لەگەڵ هونەری عەرەبی. ئەمە بۆچی دەگەڕێتەوە و بۆ کەی دەگەڕێتەوە؟ من تێکەڵاوی و کارکردنم لە هەموو ستایلەکانە. بەداخەوە لێرەدا بڵێن ئەو کۆمەڵە بەرهەمەی کە لە مەرحەلەی دووەمی گەڕانەوەم دوای ئەو مەرحەلەی کە ئێستا باسم کرد، ئەو مەرحەلەی کە دەستم بە کارەکان کرد لەگەڵ هونەرمەندان مەرزێ فەریقی و کاک ناسیر ڕەزازی و خاتوو لەیلا فەریقی و خاتوونی دڵنیا ڕەزازی و تا ئاگاتە باخان و میرا. ئەلەو مەرحەلە و کۆمەڵە بەرهەمەی کە بڵاو بوونەوانێ هەندێک لە گۆرانەکان ئەو ستایلی تەڕەبە کە لێرە پێی دەڵێن عەرەبی بۆ دەگەڕێتەوە. زۆرتریش خەڵکەکە تا ئێستا بۆ زمانە قسە دەکەن. ئەجرا من لە زۆرترین لە 50-60 ستایلی موزیکی غەربی کارم کردو و لە ستایلەکانی بە هەموو زمانەکانی عەرەبی و فارسی و تورکی و ئینگلیزی و حتا فەڕەنسی و حتا ئەسیوبی و مالیزی و ئەفغانی و من لەگەڵ زۆرتی هونەرمەندانی دەرەوەی کوردستان کارم کردو. قەت هونەرەکەی خۆم تەنها بە کوردستان نەبەستەوە، خزمەتی وڵاتی خۆم بکەم، خزمەتی هونەرەکەم لە کوردستان، بەڵام هەوڵم داوە هەمیشە ناوێک بم. ئێستاش خۆشبەختانە خاوەنی 2225 کارم ڕێکۆردی با بڵێن یەکەمم لەسەر ئاسی وڵات عەرەبی. ئەو بەرهەمانت کە باست لێوە کرد بۆ نمونە ئەسیوبیە یان بگشتی ئەوەی کە باست لێوە کرد غەربیەکان، هیچ بەرهەمێکی زیندوو هەیە کە بۆ نمونە تاوەکو ئێستا لە نێو ئەو هونەرمەندانی باست کورد باسییان لێوە کرابێت؟ بێگومان من کارم زۆرە. بۆ نمونە گۆرانی 2 هەفتەیە هونەرمەند تارە ڕەسوڵ تەکسی مامۆستا حەمەد سەعید حەسەنە دوورە لەو ستایلەی کە پێی دەڵێن عەرەبی. یەکێکە لە گۆرانی هەرە دیارەکانی ناو کوردستان و کە خەڵکێکی زۆر حەزی بۆ گۆرانەیە و گۆرانی زۆرتر لەوانەیە کە کارن لەسەر کردووە ستایلە جیاوازەکانن و بە زمانە جیاوازەکانی دەریشەوە کە کارم کردو بۆ هونەرمەندانی دەرەوە زۆرن. ڕاستیەکە من ناوی هونەرمەند بڵێمە بێم 80 کۆتایی تا کۆتایی بەرنامەکە بەس ناوی هونەرمەندت پێ بڵم کە من ئەوتی کارەکانی من زۆرە. بەڵام مامۆستا هەرکەوت بابەتی تێکەڵاوبوونت بە هونەری با بڵێن عەرەبیەوە زیاتر لە لای کوردی لە لای خۆمان دیارە، یعنی شتەکە خەڵکی پێی ئاشنا. ئەمە بۆچی؟ یعنی بە پێویستیەکە زانی تێکەڵاو بوو یاخود هۆکارێکی ئێمە لە وڵاتێک دەژین کوردستانە، کوردستانیش ڕەبتە بە عێراقەوە نە عێراقین، چواردەوریشمان وڵاتانی عەرەبیە و نەگەر من خەڵکانی پێش منیش مامۆستا عەلی مەردان و مامۆستا شەماڵسای و زۆر لە هونەرمەندانە لەو ستایلیان بەکارهێناوە. زۆر لە گۆرانەکانی تر عەرەبیسکە کە مامۆستایانی پێش منیش وتویانە. بۆنە موزیک زمانێکی ئازادە، موزیک قەیدێک نییە کە تۆ ئیلا لەوەدا باسی کوردی بکرێت، باسی زمانەکانی تر بکرێت. زۆرن لەو گۆرانی ڕتمە خێرایانە یان ڕۆمانسیەکان کە بە کوردی ستایلی کوردی کردومە کە من هاتمەوە خەڵک زۆرتر گوێی لە عەرەبی و تورکی دەگرت. هاتم کارکتەرم بۆ دروست کرد بە هەمان شێوە. ئەو خەڵکی حەزی بە عەرەبیە، ئەو خەڵکی حەزی بە تورکیە، کارکتەری هونەری بۆ پەیدا کرد. لەو شێوازە ستایلانە مۆزیکی کوردی پێ دەوڵەمەند کرد من، نەک شتێکی ترم کرد. زۆر باشم. بەڵام خەڵکانێکان لە هەرێمی کوردستان و هونەرمەندیش گلەیەوە دەکەن کەوا هەڵکەوت زاهیر بوون و منە
نامانێت دەستەوەشێت تێک دەر بەڵام چۆن شێوازێک لە شێوازەکان با بڵێن تێکی داوەخش شتێکی کردووە هوەری کوردی بە شێوازێک بڵێن هوەری میلەتێک بە کەسێک تێک بچێت کەواتە هەر هوەر نیە لە ئەساسدا تۆ لە بدایەتی مانشێتەکە وتت کە باسی ئاوازدانەر دەکرێت پێش من کوا کەسێک توانێت یۆکو ئاوازانەر دیار بێت و بەناو بانگ بێت و منداڵ تا گەورە ڕۆژانە ڕسمی لەگەڵ بگرن و ناوێ بێن و هەمیشە لە ڕوتی کارەکاندا لە ڤیۆی یەکەمەکانم و لە باسکردن دایمە لە یەکەمەکانم بە هەر شێوازێکە باز دەکەی بڕۆ ناکەم بەڵام ئستا شتێکی دریشە خەڵکی دەڵێت ئەو پاڵپشتێک کە لە هەڵکەوت زاهیر دەکرێت وەکو ئەوازدانەرێک ئەگەر لە هەر کەسێکی تر کرا بە ڕەنگە بۆ نمونە ئەبڕاستر بە بۆ کێ پشتگیری زۆر لە خەڵکی کە کرابووم بەچی کو من کێ من چەند ساڵ لە حکومت بم خزمەتی خەڵک مەکە من 12 ساڵە لە حکومت دوورم پشتگیری لە کێوە دەکرم ینی چ پشتگیریەک پشتگیریەکانی خۆت بەچ دەبەستیتەوە تۆ توانای خۆم کۆمپانیەکان دێن سپۆنسەری کاری من دەکەن لە کارەکانی من ڕازیم لەبەرەوەی دەنگدانەوەی جەماوەری زۆرە من هەر لە ناو کوردستان نییە لە دەرەوەی کوردستان کار دەکەم ئەو هونەرمەندانەی من کاری بۆ دەکەم هەر کەسێ پێش من و دوای منیش ناتوانێت وێنەیەکیان لەگەڵ بگرێت زەحمەتە بتوانێت وێنە بگرێت نەک بچێت کاری لەگەڵ زۆر باشە هەروە خۆت بچێت بۆچی فۆکس دروست دەکەیت ئەمە هەدەفێکە لە خۆتدا یەخۆت کارەکانت بە خەڵکی ئاشنانی کارەکانی من باشن هونەرمەندەکانی کە من کاریان بۆ دەکەم ڕقەمن کەس هەیە بڵێ هونەرمەند لە لافەرێقی باشترینە لە ناو کوردستان یانەوە نمونەیەک دێنمەوە کارەکانی من هەمیشە تۆپی ساحە بوون باشترین بوون ئەو هونەرمەندانە ئێستاش بە هەمان شێوان هەمویان کە هونەرمەندی چاکن هەرێکەی بە پێی جمهوری خۆی یاسا من کۆمەڵی گەنج دێنم کاریان لەگەڵەکەم دوای پرۆگرامی کوردستان ستار بۆ نمونە سێ چوار گەنج هاتنە پێشەوە لەوانە هاوکار سابیر ئیدریس ساڵح عەدنان تەیموور بە شیرازات ئەمانە گەنجێکن ئایندەی ئەبێ 4-5 ساڵێکیان ببینی بەڵام لەگەڵەوەی کە بۆ پرۆگرام بۆ خەڵکی تریش کراوە کەسایەتەکان دیار نەماوەن بەڵام ئەوانەیە کە لەگەڵ من کار دەکەن ئێستا دیارن و ڕوتەکە دەگەڕێنمە بۆی کە لە بەرنامەی ستۆری ئەستێرانم کرد میرا ئێسایەکی لەکە باشترین و دیارترین هونەرمەندەکانی کووردە کە بۆ 16 ساڵەسێ بەبێ بچران بەردەوامە هونەرمەند دینا ئەمڕۆکێکە لە باشترینەکان بەڵام کاک هەڵکەوت پرسیارێکی تر باسی هەندێک هونەرمەندت کرد لە ڕابردوو بینیمان بوون و هەندێک کاری بوون و پێم وا کلیپێکی خود و کلیپی دیناش لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە قەدەغە کرا خود ڕاگیرا ئەمە بۆچی بوو یعنی پێت وانە خەلەلێک هەبێت یا خۆ شتێک هەبێت علاقەی بە مۆزوعی کۆپی ڕایتەوە هەیە گۆرانێکی مۆمۆستا حەسەن زیرەک بوو ئێمە لە بەشێک لە خانەوادەکەی ڕەزامەندیمان وەرگرت بوو ئەو شەریکەی کە بەرهەمەکانی مامۆستا حەسەن زیرەک لە یوتیوبی خۆیان دادەنێن ئەوانیش لەگەڵ بەشێک لە خانەوادەکەی کە ئیتفاقیانە بوو و ئیشەکە حل کرا بە براوەی ئێمە کەوتەوە ئێمە براوە بووین تێدا لەگەڵ تەلەڤیزیۆن سۆشیال میدیا نێوانت زۆر باشە زۆر لە باڵێن زۆرترین دیمانەت هەبووە لەو دیمانەدا کامە پرسیار هەبووە هەڵکەوت زاهیر حەزی نەکردێت یاخۆ بەچی پرسیارێک تۆڕە دەبێت من تۆڕە نەبووم تا ئێستا کەس منی دەبینیەوە کە تۆڕە بووم کەسیش دەیتوانێت تۆڕەم بکە بەڵام من هەمیشە دەڵم با تیشکەکە لەسەر کاری هونەری بێ من مەطرەحم وەکو هونەرمەندێک وەکو شخصی خۆم حەز ناکەم من ڕۆژانە چی دەخۆم چی دەکەم ئەوە علاقی بە منەوە هەیە من زیاتر پێم خۆشە تیشکەکە لەسەر کارە هونەریەکان بێ پرسیارەکان لەو نتاقەدا بێ و هەمیشە ئەجابێشم داوەتەوە بەڵام دیدار هەیە زۆر جوانە مثالەن لەگەڵ کەناڵی وار لەگەڵ کاکسەبری دیدارێکم کردووە یەکێکە لەو دیدارانەی کە زۆر پێم خۆشە لەگەڵ کاگرەوە بار عەبدوڕەحمان لە کەناڵی NRT دوو دیدارم کردو هەردوو لەو دیدارانە کە زۆر پێم خۆشە لە شەقامیش کردم بەرنامەی شەقام زۆر ئازادانە وەڵاممدایەوە و زۆرن دیدارەکانی کەش ناتوان ناویەکە بەیەکەیان بڵێم بەڵام لەوەی پیج و سایت و باش بەشەکانی سۆسیال میدیاش دیداری زۆرم کردو و هەموویشی خۆشبەختانە چۆتە ناو خەڵک دەبینی زۆر جاران لە سۆشیال میدیا وێنەی خۆت لە مەکەی پیرۆز بڵاو دەکەیتەوە ئەمە چۆنە بۆ نمونە هەم لانی ئاینی و هەمیش با بڵێن بابەتی گۆڕانی وتون ئەم تێکەڵەوە لەکوێ سەری هەڵداوە ئەم تێکەڵاوێ بەس لە کوردستان جێ سوالە ڕۆژانە هونەرمەندەکانی عەرەب دەبینی لە مەکەن
فەرێزەی ئەمرێ خۆیان بەجێ دێنن و کاری هوەری دەکرد هیچ کەسێ لە میلەتەکەی پێ ناڵێ بۆ چیتە ئەمرە و بۆ ئەواکەی من وەکو کەسایەتێک کەسێکی نزیکم لە ئاینەوە کەسێکم ئیلتزامی ئاینیم هەیە نوێژ دەکەم ڕۆژوو دەکرم ساڵانە سەردانی ماڵی خوا دەکەم ئەوەی پێویستە لەسرم دەکەم دەرکەوتنی من لەگەڵ هوەرمەندی خانمەکان و یان کاری هوەری پیشەی منە کاری هوەری معناوی ئەوەی کاری هوەری کرد مرۆڤێکی خراپە یان کاری هوەری خراپی لە چوارچێوەی نتاقی خەڵکانێک دەبینی شێواز و ستایل و شخصێتێکی تریان هەیە من دوورم لەو شتانە و ڕەبتی بە منەوە نییە من ئینسانێکی مولتەزیمم و دینم زۆر خۆش دەوێ و دە ساڵانش ئەو هاوڕێ و هوەرمەندانە لەگەڵ خۆم دەبم بۆ ئەمە زۆر ڕۆشن ئەگەر پیشەی ئاوازدانەرت نەبا یاخۆ لە نێو هونەردا نەبای چ کارێکی ترت دەکرد لە منداڵیەوە من 5 ساڵۆنی و لەژێر چاودێری مامۆستای خۆشەویستم کە قەت لە بیری ناکەم مامۆستا فەرید عیسا فێری ئەلفوبەی مۆسیقا بووم و دواتر بۆ مامۆسایانی تر مامۆستا نوقەرەداغی مامۆستا سەلاح ڕەوف و مامۆستا ئیبراهیم سابیر و مامۆستا محەممەد تا هەموو مامۆساکانی کە مامۆستا خالی سەرکارەوەنە هەموو ئەزبوونمان لێ وەرگرتن و ئیسفادەمان لێ کردوون هەر هوەر بۆ بەس وەرزشیشم کردووە یاریزانی تۆپی باسکە بووم بڕوان ناکەم حەزم لە هیچ پیشەیەکی تر هەبێ لە غەیری هوەر بەڵام وەرزشم کردووە من وەرزش زۆر ڕۆشن ئوستاز بابەتی با بڵێن تێکەڵاوبوونت وتمان لەسەر وتت لەگەڵ هوەرمەندانی عەرەب و هەروەها غەربیش تێکەڵا ئەی لەگەڵ کوردەکانی خۆمان با بڵێن ڕۆژ هەڵات ڕۆژ ئەوە ئەم پەیوەندیت هەبووە لەگەڵیان من ئاوازم بۆ هەر چوار پارچەی کوردستان هوەرمەندی هەر چوار پارچەی کوردستان داناوە و بۆ هەموو وڵاتە دراوسەکانی چواردەوری کوردستانیش داناوە لە مەغرب تونس جەزائیر سووریا لوبنان میسر ئوردون عێراقیەکان تورکەکان ئێرانەکان وڵات نییە من کارم وە نەکردێت زۆر باشە ڕەخنەت ئاراستە دەکرێت وەک خۆت ڕەخنەت لە هیچ کەسێک گرتووە خۆت ڕەخنەت لە هیچ کەسێک دەک من ڕەخنە ناگرم ڕەخنە گرت نیم پێشم خۆش نییە دەستخۆشی لە خەڵک دەکەم کارێکیشە گەرجێ ئینتبا بێ بە هاوڕێیەتی پرسیارم لێ بکرێت و لە حەزەکانی پێدەڵم من حەزم لە ڕەخنە نیە شخصی خۆم زۆرتری ڕەخنەش لە من دەگیرێ و بە شێوکی زۆر ئارام وەڵامیان دەدەمەوانێ و پێتوە هیچ کەسێک ململانەی لەگەڵ بەڕێزت هەبێت هونەرمەند یاخۆت ئاوازدانەر ناوە زۆر دوورە ئەوە بە 100 ساڵی کەش دروست ناوێت نە زۆر دوورەوە مۆزۆ حەسادەت هەیە بەس بگاتە ئاسی ململانەی لەگەڵ منافەسە ناوە ئیشێکی مەحاڵ و دوورە فەقە ڕەوتی هونەری من جیاوازە لەگەڵ هیچ بۆ هیچ درامایەک یاخۆت فیلمێکی جیهانی یاخۆت نێودوڵەتی زۆر وڵاتەکانی دەرەوەدانا بێت موزیکی دراما و فیلم و گرافیکی زۆر لە کەناڵە سیاسەکانی دەرەوەی کوردستان و ناو کوردستانیش کردومە موزیکی تەلەڤیزیۆنی کوردستان تیڤی ببینن گرافیکی سەرجە موسیقەکانی زاگرۆسە ڕووداوە کارە مسە کردو بەڵێ زۆر باشە لە داهاتوودا چ بەرنامەیەکت هەیە بۆ بابەتی نیشتیمانیەکان یاخۆدا و ئەو کارە هونەریانە کە هەتە بۆ بابەتی نیشتیمانی بەڵێ من لاوانێت تا ئێستا زیاتر لە 70 تا 75 کاری نیشتیمانیم هەیە ئەمڕۆ کارێکی نیشتیمانیمان بڵاو کردۆ لەسەر کەسایەتی گەورەی کورد مەلیک شێخ مەحموودی حەفید بە دەنگی هونەرمەند بیرعەلی پێشتریش بە دەنگی هونەرمەند دینا لەسەر شۆڕشی ئەیلول کارێکی نیشتیمانیمان کرد بڵاومان کردەوانێ لە داهاتۆکانی تریشدا لە ڕۆژی مانگی 12 پرۆژێکم هەیە لەسەر کوردستان بە زمانی عەرەبی هونەرمەندێکی تونوسی دەیڵێ هە لەسەر کوردستانە چەندین کارێک تریشم هەیە لەوانش سرودی نیشتیمانی عێراق هەڵبژێراوم کە بیکەم و لەسەر بەڵێ لەسەر وڵاتی ئیمارات کردومە زۆر لە وڵاتە عەرەبیەکانیش کارم بۆ کرد تێکەڵاوێکی باشە لەگەڵ هونەرمەندانی عەرەب هەیە هیچ تاوەکو ئێستا لە بەرنامەدا هەبوو بوون منە گۆرانیەکی کوردی بدەیت بە هونەرمەندێکی عەرەب کە بە زۆریان وتووە ئێستا هونەرمەند میادە حەناوی لەسەر کوردستان بە زمانی عەرەبی کوردستان موتن الأبطالی وت سەمیرە سەعید لەسەر هەولێر ئەربیل دیانە کەرەزۆن گۆرانێکی خاکی شیرینم بۆ کرد بە هەردوو زاراوەی سۆرانی و کرمانجی وتی لایەل عەبود زۆرن هونەرمەندەکانی کە من کارم بۆ کردوون لە 2006 هونەرمەند لەیلا فەریقی و عەلی حەجات دوێتێکم مشتەرەکم بۆ کردن
زۆرن کارەکانی کە بە زمانی کوردی نەسرین حمێدان زۆرن ناتوانم ناوەکانی نەمی بڵم. لە هەرێمی کوردستان کێ بە ئاوازدانەرێکی باش دادەنیت؟ لە پێشوو یا ئێستا؟ هەم لە پێشوو هەم لە ئێستا. لە پێشوو مامۆستا عەلی مەردان. ئەی لە ئێستا وەک پیشەی ئاوازدانەری حقیقی من نایبینم. ڕەنگە گۆرانی بێژ بێت و ممکنە هەیە هەوڵ دەدەن بۆ کاری باش دەستخۆشی لە هەمویان دەکەم بەس وەکو ئاوازدانەر نانم بینیوە. بەس کۆمپۆزەری چاکمان هەیە مامۆستا کاوە شێخمان هەیە لە موزیک یەکێکە لە باشترینەکانی منتیقا. یعنی من شانازی بە مامۆستا کاوە شێخ دەکەم هەمیشە ئەو ڕەوتێکی زۆر باش و پشگیرێکی زۆر باش بووە لە ڕەوتی پێشکەوتنی کارەکانی من. یعنی هەمیشە من بە جێگایەکی زۆر گەورە مۆسیقارێکە لە نوێخوازی موزیکی کوردی دەستێکی زۆر باڵای هەبووە لە دروستکردنی ستار وەکو مۆسیقارێک ئەو بە باشترین دانێ. ئەو ئەوازانێک کەدا دەنیت ڕنگدانەوەی چییە یەخود گوزارش لە چی دەکات لە لای هەرکەوت زاهیر تەواان ئاوازەکانی هەر یەکەم پێی ناوەڕۆکی شعرەکە ئللا ئەو کارانی کە نیشتیمانین تەخەموزی شەخصەتی خۆمی تێداکرێ ڕۆحی خۆمە بۆ خۆشەویستی نیشتیمانەکەینە گۆرانی عاتیفەکان هەندێکی ممکنە تعبیر لە شخصی خۆت بکە یان ئەو هونەرمەندەی کە کارێکی بۆکەی داوای تێکسێکەکە بەڵام بەعام چوونە ناو قاڵبی چیرۆکێکە بەڵام هونەرمەند هەیە داوای لێکردوم لەسەر ناوەڕۆکێک بۆ نمونە هونەرمەند لەیلا فەریقی داوای تێکسێکێکە کە ئەیوت گوێم لێ بگرن گوێم لێگرن لەوە دروست بوو تا ئەو هونەرمەندانەی تر مثالەن غەدر مثالەن هونەرمەند میرایوت غەدر دینا لەسەر تێکسێکی خۆشەویستی تایبەت داوای کردووە لە من تا ئاگاتە ئەو گەنجانەی ئەخیر مثالەن عەدنان تەیموور هاتۆ تێکسێکی لە من داوا کردو لەسەر فراقی نەبوونی دوو کەس کاکی دری ساڵح داوای تێکسێکی معینی کردووە یان تارە ڕەسوڵ داوای کردو لەسەر خودای مەزن تێکسێ بڵێ تەڵەبی هونەرمەندەکانە. مامۆستا هەلکەوت تەنها لە بابەتی ئاوازدا کار دەکات یاخود لە مەجاری ترێش بۆ نمونە من لە شاژوانی عراقدا بینم بڕێزت سەرۆکی لیژنە ئەمە چۆن ینی ئاوازدانەری بیت ئەم پەیوەندی چۆن دروست کرد داوا دەکرێت بۆهۆی کە بوری کارکتەرە لە ناو ساحەکەدا و کارکتەرت قبوڵی لەسەرا بۆیە داوا دەکرێن بەڵێ زۆر ڕۆژە لە بابەتی خوێندنا تاوەکو کوێ ڕۆیشتی و پەیمانگای هونەرە جوانەکەم لە شاری سلێمانی تاوا کردو بەشی موزیک دواتر چوومەتە دەرەوە لە ئەڵمانیا خوێندنم کردو لە هەنگاریا و لە مصریش دوو بەحسی گەورەی مۆزیکم تاوا کرد. پێت وایە هونەری کوردی لە ئێستادا بەرەو چ ئاقارێک دەڕوات لە چ ئاستێکدا مەراحلێکی زۆر باشی تێپەڕان هونەرمەندی زۆر باشمان هەیە کە کار دەکەن هونەرمەندی زۆر دەمخۆشمان هەیە کاری جوانیان کردووە یەکێکن لاوانەی ڕەوتی پێشکەوتن بۆ نمونە هونەرمەند عەبدولقاهار زاخۆیی لە منتیقەی بادینان کاروان کامل هەڤاڵ ئیبراهیم نوشدار کاک نوشدار ئەمانە ڕەوتێکن لەوانەی کە کار بۆ پێشکەوتنی هونەرەکەن لێرە لەیلا فەریقی ئەیوب عەلی پەیوەنجاف دینا تارا ڕەسوڵ میرا عەلی زۆرن ڕاستی چۆپی فەتاح هانی زۆرن هونەرمەندەکان ناتوانم ناوی وڵم هەتا ئاگاتە ئەو ڕەوتەی کە ئەمڕۆ گەنجانەی تر کارەکەن لەگەڵ مامۆستا لەمەوەی ڕابردوودا بینیوە کارێکت بۆ هونەرمەند ئیلادیا مەتین بەرهەمهێنا چاوەڕوانیەک لەم هونەرمەندە دەکەیت ئیلایدا خانمە هونەرمەندێکی تازەیە زۆر عەزیزە لای من باوکێکی هونەرمەندی زۆر باشی هەیە و من ئایندێکی زۆر باش لە ئیلایدە دەبینم دووسێ بەرهەمی تریشم ێستا بۆ کردووە پێشتریش لە مەدرسە بەشدار بوو گۆرانێکی تریشم بۆ کرد و گەلێک جوانی هەروەها بە دوێت لەگەڵ عەدنان تەیموور گۆرانی سەیرەی وت سەرکەوتنی بەدەستهێنا تا جان و دڵ کە بڵاو بۆ ئەمە زۆر سەرکەوتنی بەدەستهێنا ئێستاش خەریکی دوو بەرهەمی دیکەین دڵنیام کە ئایندێکی باشی دەبێت و دەبێتە یەکێک لە ناوە دیارەکانی هونەری کوردی و بۆ خۆشی کەسێکی زۆر ئەزیز و بەڕێز و تێگەشتۆ لە هونەر. ئوستاس تاوەکو ئێستا هیچ کەسێکی دروست کردووە کە لە دوای خۆت وەکو ئاوازدانەر کار بکات؟ وەڵڵاهی من هەندێک گەنجەیە سودمەند بوون
لە بیرۆکۆی کارەکانی من و هاتوون زۆری کات دانیشتوین ملاحەزاتم پێداون جۆری ئیشکردنم پێداون هەمیشە باسیش دەکەن بە وەفان مرۆڤێکی بەڕێزن هیوادارم لە دوای من دەیان کەسیکە دروست بێ بۆ خەڵکە و زاهر بتوانێت خزمەت بە هونەری کوردی بکە پێت وایە کەسێک دروست دەبێت بۆ نمونە هەر لەگەڵ تۆ کار بکات دواتر لە تۆ باشتر دەربچێت لە بابەتی ئاوازدانان طبعاً ئەزانی کەسایەتی کە دروست دەبێ و دەچێتە ناو ناخی میلەتەوە تکراربوونەوەی زەحمەتە هەزار گۆرانی بێژی کە لە ناو عەرەب دروست بێت کەلسوم دروست نابێتەوە یا عەبدولحەلیم حافظ دروست نابێتەوە دڵنیاش بە هەڵکە و زاهر نە دروست دەبێتەوە نە دوای منیش دێت زۆر باشە سپاس بۆ ئامادەبوونت هیوادارین کاتێکی باشی بەسوودم لەگەڵ بەڕێز بەسەر بردبێت گەلێ خۆشحاڵم زۆر سپاس بەڵێ بینەرانی کەناڵی لاوان تیڤی لەرداتی نەکۆتایی ئەم دیمانەی تایبەت تاوەکو دیمانەیەکی تر بەخوای گەورەتان دەست پێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ